ئەندامانی گروپی پەیوەندی لەگەڵ ئۆکرانیا بە ڕابەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی سێشەممە لەگەڵ لۆید ئۆستنی وەزیری بەرگری ئەمریکا کۆبوونەوە و ڕوونیان کردەوە کە ئۆکرانیا لە شەڕەکەی دژ بە داگیرکاری رووسیا بەتەنیا نییە. ئەوەی ئۆکرانیا دەیەوێت لە یەکەم ساتی شیاودا ئەنجامی بدات گوژمدان و هەروەها ئامادەکردنی بارودۆخی گونجاوە لە گۆڕەپانەکانی جەنگدا، ئەوەی لە بەرژەوەندی خۆی درێژەی دەبێت. ئێمە پێشبینی ئەەکەین کە بیان بینین لە دەمێکی وەرزی بەهاردا هێرشێک ئەنجام بدەن. لۆید ئۆستنی وەزیری بەرگری ئەمریکا گوتی 54 وڵات نوێنەرایەتیان لەم گروپی پەیوەندیەدا هەیە و هەرچی لە توانایاندا هەبێت دەیکەن بۆ درێژەدان بەم خێراییە و پێویستی دابینکردنی چەک بۆ کیێف بەردەوام دەبێت. لەو دەمەی رووسیا هێرشەکانی خۆی چڕ دەکاتەوە. وەزیری بەرگری رووسی ڕۆژی دووشەممە ئەم وێنانەی بڵاو کردەوە کە تێیدا یەکینەکانی تۆپخانە و بەرگری ئاسمانی لە ئۆکرانیا پیشان دەدات لە کاردان. وەزیری بەرگری ئەمریکا گوتی رووسیا ژمارەیەکی گەورە لە هێزی نوێ ڕەوانەی ئۆکرانیا دەکات. گوتیشی بەڵام زۆرێک لەو هێزانە بە چاکی پرچەک نەکراون و هەروەها بە باشیش ڕاهێنانیان پێ نەکراوە. سەرۆکی ستونە هاوبەشە لەشکریەکانی ئەمریکا جەنەڕاڵ مارک مێلی ئاماژەی کرد کە رووسیا لە جەختکردن بۆ بەرەو پێشچوونی بۆ دۆنباس لە ئۆکرانیا بەردەوامە. لە ئێستادا رووسەکان وە هێرش دەکەنە سەر دۆنباس بە هێواشی پێشەویەکەت. ئەمە جەنگێکی توانە بڕە. رووسەکان زیانی گیانی زۆریان لێکەوێت، ڕابەرایەتیان و وریان بەرز نییە و هەوڵ و تەقلایەکی زۆری ژەدەن. وتەبێژێکی سوپای رووسی ڕۆژی دووشەمە گوتی یەکینەکانی خۆبەخشان بە پشتیوانی هێزەکانی موشکی و تۆپخانە دەستیان بەسەر گوندێکدا لە باکووری باخمود گرتووە. هاوکات ئۆکرانیا دانی بە سەختی و دژواری ڕەوشەکەدانا لە دەوروبەری ئەو شارەی باکووری ئۆکرانیا کە جەنگ بەرۆکی گرتووە. ئۆکرانیا داوای فڕۆکەی جەنگی وڵاتانی ڕۆژئاوایی کردووە بۆ ئەوەی وەک دەڵێت بەرگری لە خۆی بکات. بەڵام لۆید ئۆستنی وەزیری بەرگری ئەمریکا هیچی لەو بارەوە نەگوت و ئاماژەی کرد بەوەی کە ئەمریکا ڕێگری لە پۆڵۆنیا و هیچ وڵاتێکی دیکە نەکردووە هەتا فڕۆکەی خۆیان بۆ ئۆکرانیا دابین بکەن و ئۆستن گوتیشی ئەوە بڕیارێکە لە دەستی خودی هەریەک لەو وڵاتانەدایە. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.